خورما یەکێکە لە هێما خۆراکە سەرەکیەکانی مانگی ڕەمەزان و پەیوەندیەکی ڕیشەیی بە کەلتوری ئیسلامی و نەریتەکانەوە هەیە. موسڵمانان بە پەیڕەوکردنی سونەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ڕۆژوەکانیان بە خورما دەشکێنن. سەرچاوە تەندروستی و پزیشکیەکانیش باس لە بەها خۆراکە بەرزەکەی و ئاسانی هەرسکردنی دەکەن. پێشوازی خەڵک لەم بەرهەمە لە ڕەمەزاندا بازاڕێکی گەورەی ئابووری لە جیهاندا بۆ دروست کردووە. بە پێی ئامارەکانی ساڵی 2024 ڕێکخراوی خۆراک و کشتوکاڵ و ڕێکخراوی بازرگانی جیهانی و بانکی نێودەوڵەتی، وڵاتانی عەرەبی باڵادەستیان بەسەر بەرهەمهێنان و هەناردەکردنی خورمادا بەسەر جیهاندا هەیە. بە پێی داتاکان سعودیە بە بەرهەمهێنانی 1,920,000 تۆن لە ڕیزبەندی یەکەمی وڵاتانی بەرهەمهێنانی خورمادایە. میسر و جەزائیر لە ڕیزبەندی دووەم و سێمدان و لە دوای ئەوانیشەوە ئێران و پاکستان دێن. بە پێی ئامارەکانی ساڵی 2024 عێراق بە بەرهەمهێنانی 587,000 تۆن خورما لە ڕیزبەندی شەشەم وڵاتی بەرهەمهێنەری خورما لە جیهاندا و چوارەم لە ناو وڵاتانی عەرەبیدایە. بەرپرسانی بەغدادیش باس لەوە دەکەن بەرهەمهێنانی خورما لە ساڵی 2005 بۆ نزیکەی 700,000 تۆن هەڵکشاوە. بەپێی داتاکانی بانکی نێودەوڵەتی بۆ ساڵی 2024 ڕیزبەندی وڵاتان بۆ هەناردەکردنی خورما جیاوازە لە ڕێژەی بەرهەمهێنان. هەرچەندە سعودیە لە مەشدا یەکەمە و 452 ملیۆن دۆلار داهاتی هەناردەکردنی خورمای بەدەست هێناوە. بەڵام قەوارەی زایۆنی دووەم گەورە هەناردەکاری خورمایە بۆ جیهان. تونس و میسر و هۆڵندا و ئەمریکاش لە دوای ئەوانەوە دێن. ئەوەی جێی سەرنجە عێراق لە ڕیزبەندی وڵاتانی هەناردەکاری خورمادا نییە. لەبارەی وڵاتانی هاوردەکار و کڕیاری خورماوە یەکێتی ئەوروپا لە ڕیزبەندی یەکەمدایە و هندستان و مەغریب و تورکیا لە دوایەوەن لە ڕیزبەندی ئەو وڵاتانەدان کە ساڵانە زۆرترین بڕی خورما هاوردە دەکەن. قەوارەی زایۆنی کە دووەم گەورە هەناردەکاری خورمایە بۆ جیهان و گەورەترینیانە بۆ ئەوروپا، دەیان ساڵە کار لەسەر ئەم دۆسەیە دەکات. بە پێی زانیاریەکان جۆری ئەو خورمایی بەرهەمی دەهێنێت پێشتر لە عێراق و مەغریبەوە بردوێتی و گەشەی بە جۆرەکەی داوە. ئێستاش خاک و ئاوی فەڵەستینیەکان بۆ ئەو بازرگانیە بەکاردەهێنێت. لە ئەوروپاش چالاکوان و ڕێکخراوەکانی بەرگریکار لە مافی فەڵەستینیەکان داوایان لە موسڵمانان کردووە بایکۆتی خورمای کۆمپانیا ئیسرائیلیەکان بکەن، چونکە بەشێک لە داهاتەکان دەبەخشنە قەوارەکە. عێراق یەکێکە لە کۆنترین وڵاتانی جیهان کە خورمای تێدا چێنراوە. بەو پێی چاندنی یەکەم دار خورمای بەڵگەکراو لە جیهاندا 4,000 ساڵ پێش زاین لە شاری ئەریدووی باشووری عێراق تۆمار کراوە. لە دەی 60 تا دەی هەشتاکانی سەدەی ڕابردوو عێراق لە ڕیزبەندی یەکەم و دووەم گەورە بەرهەمهێن و هەناردەکاری خورما بوو لە جیهاندا. بە جۆرێک 32 ملیۆن دار خورما لە عێراق هەبوو. بەڵام بەهۆی شەڕی ئێران و عێراق لە هەشتاکان و دواتری شەڕی کەندا و لە 1991دا و داگیرکردنی عێراق لە 2023 هەروەها قەیرانی بێئاوی و گۆڕانەکانی ئاوهەوا ژمارەی دارخورما لە عێراق زۆر کەمی کردو. وڵاتی نێوان دوو ڕووبار لە ڕکابەریەکەدا نەما. بەڵام حکوومەتی عێراق پلانێکی 5 ساڵەی ڕاگەیاندووە بۆ ئەوەی ژمارەی دارخورماکان بگەێنێتە 30 ملیۆن و دووبارە بێتەوە مەیدانی بەرهەمهێنان و هەناردەکردنی ئەو بەرهەمە.